بە بڕیاری وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا و لە پێناو سوودگەیاندن بە خوێندکاران و پرۆسەی خوێندن بەگشتی سیستەمی خوێندنی ئەلکترۆنی لاریبی کوردستان دەست پێ دەکات. بۆ ئەمەش چەندین ڕێنمایی و ئاگادارکردنەوە بۆ خوێندکاران و مامۆستایان بڵاو کراوەتەوە. لە بەرامبەردا مامۆستایان و شارەزایانی بواری پەروەردە داواکارن پێداویستی سیستەمەکە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆ خوێندکاران و مامۆستایان دابین بکرێت. نەک لە هەرێم لە ئەوەندەی ئێمە شارەزامان هەبی لەگەڵ تەواصلمان هەیە لەگەڵ وڵاتان و لەگەڵ شوێنەکانی ترە ئەمەش گرفتی هەیە بەڕاستی ئەم گرفتەوە دەبێت و حقەتەش لەبەر چاو بگیرێت. جارێ هەموو مامۆستایان بەڕاستی شارەزانین لەو بەکارهێنانی ئەو تەکنیکە تازەیە و بێگومان قوتابیان و خوێندکارانیش بە هەمان شێوە و خۆشمان دەزانین گرفتی ئەنتەرنێتیش هەیە لە وڵاتی ئێمە بە تایبەتی نەک لێرە لە شوێنەکانی تریش هەیە کە بەڕاستی بە شێوەیەکی بەربڵاو ینی لە هەموو شوێنەکە وەکو یەک نییە لە یەک کاتدا نییە و ڕەنگە جیاوازی زۆر هەبێت لە نێوان دیهاتەکان و نێوان شارەکان جیاوازی زۆریش هەبێت لە نێوان قۆناغەکانی باڵا کە زانکۆکان و پەیمانگاکان و قۆناغی دوازدە و قۆناغەکانی ترەوە لەگەڵ قۆناغی بنەڕەتیە لەگەڵ قۆناغی ناوەندی ئەوانەیە ئەمە بەڕاستی هەمووی هەتا مۆزوعی کارە باش یعنی ئەوش هەر تەئسیری هەیە بەتەئکید تێبینیش هەیە لە هەندێک ڕەنگە هەندێک خوێندکار هەبێ باری ئابووری بژێوی باش نەبێت و ڕەنگە با بڵێن ئامێرەکانی ئەلکترۆنی و ئەنتەرنێتی لە بەردەست دەنەبی نەتوانی بە پێویست بەشداربی و لەگەڵ ئەوەشدا خەتەکان خاوە بەشێک لە خەتەکان خاوە من ئومێد دەکەم کۆمپانیەکانی نێت و ئەنتەرنێت هەم هەوڵ بدەن ئەم مانگە لە خوێندکاران خۆش بن. هەروەها مامۆستایان ڕایدەگەێنن جگە لە گرنگیدان بە پرۆسەی خوێندن و پەروەردە هاوکات بژێوی ژیانی مامۆستایان و فەرمانبەران گرنگە و دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان کار بۆ چارەسەرکردنی گرفتی دابەش نەکردنی موچە بکات کە جگە لە مامۆستایان خۆیان کاریگەری لەسەر خوێندکاران و حەز و ئارەزوەکانیان بۆ خوێندن دەبێت. بەداخەوە ئێستا کۆتایی پێ نەهاتووە ئەو نەخۆشیبوونی هێشتا مەترسی هەیە لەسەر ژیانی مرۆڤەکان ئەو بڕیارە دەر کە سیستەمی خوێندن بە ئەلکترۆنی بی ئامانج لە سیستەمی ئەلکترۆنی بۆ خوێندکاران زیاتر بۆ ئەوەیە ئەو بەشەکەمەی کە لە منهەج ماوە بتوان خوێندکاران بە فیڕۆنەچی خوێندنەکەیان و تێبگەن و فێر ببن بۆی کاتێک کە تەخەڕوز دەکەن یاخود ئەو ساڵی قۆناغی خوێندن دەبڕن منهەجیان تەواو کردبێ. خۆی ئەسڵەن هەموو پرۆسەیەک بەڕاستی بۆ بەڕێوە دەچێت کە ئەو کەسێک کە پێی هەڵدەستێت لە خەم ڕەخساو بێت ینی بێگومان مامۆستا کە لە خەمەکانی ڕەخسا باشتر دەتوانانی پڕژێتە سەر پرۆسی پردە پێشان و ئێستاش ینی هەموو کاتێک ئەکید ینی موچە دواکەوتنی موچە بەم شێوەی ئێستا کە ئاسۆیەکەشی دیار نییە کە بەداخەوە ڕوون نییە کەی و لە وەختێک ئەو بە چارەسەر دەبێت بۆیە ئەکید ئەمە تأسیری زۆری دەبێت لەسەر نەفسیەتی مامۆستا لەسەر نەفسیەتی تەنانەت قوتابی خوێندکار و نەفسیەتی کۆی ئەو کەسانی کە ژیانیان لەسەر موچە ئەوانەیە. زیاتر لە 2 مانگە پرۆسەی پەروەردە و خوێندن لە هەرێمی کوردستان بەهۆی خۆپارێزی لە ڤایرۆسی کۆڕۆنا پەچی کەوتووە و تاکو ئێستاش کاتی دەستپێکردنەوەی دەوامی ئاسایی دیاری نەکراوە. ئەمەش بە وتەی مامۆستایان و شارەزانی بواری پەروەردە کاریگەری نەرێنی لەسەر ئاستی خوێندکاران و پرۆسەی پەروەردە و خوێندن دەبێت لە هەرێمی کوردستان. تا عەبدوڵڵا گەلی کوردستان هەولێر.